ئەو شێوە سەفەرێکە ئەو دێڵێ لەرەی تێدا ینی لەرەیەکی زەنگوڵەی تێدایە کە ئەو محمود توفق شلکوانە تیاندانی یا توزانم کاومەردزەی ئەوە نیە شێوەی شتێک ئەوە سوزیان هەیە کامەرزەی بتێتەوە زۆر ئەو پەڕەکەی بچێتەوە هەوغ باریتۆن ینی نێوە سەرەوە نیوە بۆڕ بەڵام دێرەدا بەستم تەنیا چ بوو ماوەسە ساڵە دیلان دەنگەکەی کە لەرەی تێدایە زانیوەتی شار چۆن دەکوتریە بڕبڕی کردوونە دەزانی زۆر چونکە زۆری لەسەر خۆ بووە لەنا کەس ئەوە دابڕی دەکات دوایە دەیلەرێنێتەوە ینی هەر وەک شێوەی ڕستاتی بێ سۆلفێش بێت هەر تەبیعی وە خۆی بێوە کەیس فێرگەیەکی دیبێت زانیوێتی چۆن وەکو نەقاشی ڕەسام وێژەکان بێنە مجەسەمکە ینی بێنێتە بەرجۆی مرۆڤ یا ئەو شارەکەی پای زارانی خۆی بزانە چەند جوانێک تۆ تیژڕێ و ڕۆ بە فەرۆش بوو پنچێکی دادنێ بۆ سەر چیە بۆ سەر پوشی زەرد هەڵگەڕاو جاران چیە دارانی مەست تڕازاوە بە مرواری بە شەونیمی بەهاری لای کوردەواری و دەکە دێت مەبەستم دێردا ئەوەی کە یەکێک دەڵە کورس یولیان محەنا هینە عەبدولقادر دیلان 1950 لە سلێمانی کە عادنان دیارەوە نەبیستوێت ڕاست باسی بە حەمە ساڵیلان دەکاو ئەوەش کە کوتوێتی لەوانەیە دەنجی کاک محمود توفق شلک بێ یا خودی دەنجی کاک حەمە ساڵیلان ئەوە لە خودی کاک محمود توفق شلک تەلی ڕپۆرتاژمانەمە دەکرێت ئەوەش باسەکەیت بمکرێت تو باسی ئەم بە بڕای من دەیەکێک لە دەنگ خۆشترین هەرمیش ناڵم ئەو عوسمان شارباژی لە کتێبێت دەڵێکی دەنگ خۆشترینەکانە نا لە گوڤاری کار شاکی گوتووە بێگومان چاشی دەڵێ بێگومان سۆف پێ ناکەنێ کازی شار و دەنجی خۆشە دەنا قەت هەر چەند پێشی وا و کە عازی زۆر بەرزتری کتووە مەسەلە بەرزینێ قەت نابێتەوە ئەوسو پێ ناکەنێ کە خۆی دایناوە بێگومان ئاستا سادیلان کە هەر بۆ دڵی خۆی وتوێتی زۆریشان دڵشکاندووە و هەروایە پاشان حەزی نەکردو باسی گۆرانی کوتنی لەکلا بکەن چونکە بەرنامەی تایبەت سەبەر دەنەمە حەمە ساڵیلان بەڕاستی زۆرم کراوە دەبێ یادەکەی حتمم